سەرەتا ئێمە کۆمەڵگەنجێکی دەڤەری ڕانیە و دەڤەری ڕاپەڕین زۆر دڵگران بووین لەو کارانەی کە لە شاری ڕانی ئەنجام درراوە بڵنگۆ و مکەبەران هەڵواسیوە ئەو کەسانێکەوە دایانەوە بیری ڕێگەسخوازی بڵاوکەنەوە لە ناو منتیقەمان و ناو کوردستان ئێمە وە کۆمەڵگەنجێک هەڵوێستمان وەرگرت و لایانی پەیوەنددارمان لێ ئاگادار کردەوە لاین پەیوەندداریش خۆشبەختانە بەدەم داواکەمانەوە هات شتەکانیان پێ لێکردنەوە و بەڵام ئەوەی زیێی دڵگرانیە چۆن ڕێگە دەدرێ کارێکی بەو شێوازە بکرێ و بڵاو بکرێتەوە ئەوان بۆ خۆیان بێخلاقی و ئەو شتانە بڵاو دەکەنەوە بۆ خۆیان دەیکەن چۆن دەکرێت بڵاوی بکەنەوە ناو کۆمەلگادا ئێمە زۆر دڵگرین و سپاسی لایەنە پەیوەنددارەکانیش دەکەین ئەگەر بەدەم داواکەمانەوە هاتن و کۆتاییان بە وەزعێنە ئەو مەسەلەیە ڕەبتە بە هەموو خەڵکەوە بە ئیسلامیەکانەوە بە خەڵکی پارتی و یەکێتی و شوعی هەموو کەسەوە هەرچەند کابرافکری جیاواز بێ بەڵام لە مەسەلەی ئەخلاقدا یەک قسەین ئەو میلەتە لە مەسەلەی ئەخلاقدا مەسەلەی عەقیدەدا قەناعەتم وایە 195 یەک هەڵوێستە تکایە خەڵک ڕێگە نەدەن بەو خەڵکانە تەشەنە بکەن ئەو ڤایرۆسێکی کوشندەیە ئەوە سەرەداوەکێتی ئەگەر لێگەڕن زیاتر پەرەدەستێنێت میلەتەکەمان یەکجاری کاول دەبێت و تەفنیش دەبێت لایانی پەیوەندیدار و کاکیوە حکومە ئاگادارین هەموو قایم و جماعتی ئاسایش و پۆلیس ئەوان بە ناوێکی تر ئەو مکەبەڕە شتانیان داناوە وەکوا باز دەکەن خۆیان ئەلەساس ئاگادار نەبوون بۆ مۆزوعەیە دیارە قەناعەتم وایە هەم لایانی برانی ئاسایش و پۆلیس و جماعتی داری ڕاپەڕینیش بۆ کارە ڕازینین دوایەوەی کرد پەیوەندیشمان پێوە کرد بە تایبەتی کاکیوە هاتە سەرخەت پۆلیسی ناردن شتەکانیان پێ لێکردنەوە سپاس بەخوای گەورە جارێکی تریژ نایهاڵین لەو شارەدا شتووە دووبارە بێتەوە هیچ نوعێکیدا ئینشاءالله